قەڵەوە خۆشەویستەکان ئەو باڵۆنی زیرەکە ئێستا کە ئەو برایە لە خەباتی ڕاحەتیە قوتی دەدا. ئەو ئێستا کە باڵۆنەکەی ئەوە خواردی باڵۆنەکەمان دانا ئێستا کە خەڵتۆی دوێ دەست پێ دەکا ئەو مادەی دەفع دەکەی پرسیارێکی لێ دەکەم بەدەک جوابم دەوە دێشی دێشی نێشی ئەو برایە لە خەباتی هاتیە ئەوە ئێستا کە کەپسولەکە لە ناو مەعیدەی دەبیتەوە ئەوە خەڵتۆی دووەمە. خەڵتۆی سێمیان چ دەکەی؟ ئەوەی بێخینە ناوێ بەو شێوەیە زەقیلەکە ئەوە هەموو دەستە ناو مەعیدەی ئەلۆریۆن ئەوە ئەو مادەش تایبەتە دەستە ناو کەپسولەکەی ئەو بایزەی سێ کفتە دەبیتەوە سێ مانگە لە ناو مەعیدە دەبیتە. اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا. ئەو دەرمانینە قورس بوو عیبی نەبوو دەست خۆش بی تەمام. میهرەبانی دڵسۆزی و لێزانی